کە گۆم و دەریا و دەریاچەیە ئێمە مەفرزەکانمان چڕ کردوێتەوە و زیادمان کردووە بۆ ئەوەی سەرپێچی ئەنجام نەدرێ بۆ ئەوەی بژێوی ژیانی چەندین خێزان بەرەو لەناو چوون نەڕوا هەر لەبەر بەرژەوەندی گشتی ئێمە لەم ڕۆیە لە هەموو ساڵێکە ئێمە توانیمانە قەدەغەکردن ڕابگەینن بەڵام بەپێی وەرزی گەرم و ساردی ئاوەکەیە ئەمساڵ پارساڵدا 15 سێ بوو ئەمساڵش بامان شێوە لە 15 سێ بۆ 14 ڕاوکردنی ماسی بە هەموو شێوەیە قەدەغەیە و لە هەموو کات و سادەکانە ڕاوکردنی ماسی قەدەغەیە بە تەزووی کارەبا بە زەهر بە TNT بە ماشە واتە بە سەرجەم تەقەمەنیەکان لە هەموو کات و سادەکانە قەدەغەیە و لێرەوە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست لە ڕاوچە بەڕێزەکان کە بژێوی ژیانیان لەسەر سامانی ماسیە کە پابەند بن مەڕێنمایەکان و هاوکاری ئێمە بن لەم کاتانەیە ڕاو بە هیچ شێوێ ڕاو نەکرێت بە تۆڕ بە شەدا و بە قولاب یاخود بە هیچ وەسایلێکی ڕاوکردن ڕاو نەکرێت پابەند بن مەڕێنمایەکانەوە. دیارە ڕوک و بەڕێز ئاماژەت پێدە ئێمە لایەنی جێبەجێکارین لە کاتێکا وەزارەتی کشت و کاڵ و لە کاتێکا بەڕێوەبەراتی ڤێتەرنەری و بەڕێوەبەراتی گشتی سامانی ماسی کە ئاماژەمان پێدا دیارە ئەوان پسپۆریان لەو بوارانە هەیە لە چ کاتێکا ساردوگەرمی بۆ کاتی قەدەغەکردن جاروا بۆ ئێمە لە یەکی چوار قەدەغەکەمان ڕاگەیانەوە بۆ یەکی حەوت بەنسبەتی کاتەکە دیارە پەیوەندی بەوانەوە بەنسبەتی ئەوەی کە هاوڵاتێکی خۆشەویست حەوزی هەیە ئەوە خۆی بەرژەوندێکی خۆی باشترە زانێ ئەوەی پەیوەندیکی بە ئێمەوە نیە ئەوەی ئێمە پەیوەندی بە ئێمەوەی وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی دیارە سەرجەم دەریا و دەریاچەکانە و ئەو ماسەی کە دێش دیارە ئەمە هیچ پەیوەندیکی بە ئێمەوە نیە ئەمە لایەنی پەیوەنددار لێبەر پرسیارن ئێمە ئەوەی پەیوەندی بە ئێمەوەیە دەریا و دەریاچەکانە لە هەرێمی کوردستانە کە بتوانین نێڵین سەرپێچی ئەنجام بدرێت لە کاتێکە ڕاوی ماسیەک ئەکرێت ئەم ماسیە چەندین گەرا لە زگایەتی واتە بە سەدان ماسی بەرەو لە ناوچوونە ڕۆ ئەگەر ڕاویەکی لەو ماسیانە بکەی لە وەرزەیە. ئەگەر بێت و دارەکە هی خۆشی بە مادامە ئەگەر بێت و باخەکە هی خۆی بۆ دارەکان داری سروشتی بێ بە هەموو شێوەیە قەدەغەی و ئێمە لە هیچ کات و سادەکە لە هیچ کەسێ قبول ناکەین کە سروشت و ژینگە تێک بدا با باخەکەی خۆی بە دارەکەی خۆی بێ با باخەکەی خۆی بێ لەبەروی دارەکان سروشتیە ئەبێ بە ئاگاداری یەکە ئیداریەکان بێت کە بەڕێوەبەراتی پۆلیسی دارستانی ئەو سنوورەیە واتە ئێمە لە قەزاکان بەشمان هەیە و لە ناحەکان بنکەمان هەیە واروەها دارستان و پاوانش هەیە ئەبێ ڕەزامەندی یەکە ئیداری و سنوورەکەی هەبێ لە شوێن هەر نەمامێک دە نەمام زیاتر ئەچێنێت ئەنێژێت وەو کاتە ڕێگەی پێ ئەدرێ ئەوش بەپێی ئەو یاسایی لە سنوورەکانی خۆیان هەیە. بەڵێ دیارە ئێمە بەڕێز ئاماژە بە پار ساڵە واتە 2020 ئێستا ئێمە لە 2021 دیارە بەڵێ لەو کاتەیە 138 هاوڵاتی دەستگیر کرا لەسەر سەرپێچی ڕاوکردن ئایا بە قولاب کردوێتی یاخود بە تەزووی کارەبا یاخود بە ئەو تۆڕانەی کە شاشیەکەی لە 8 سانتیم کەمترە لەبەرەوەی ئێمە لە هەموو کات و ساتەکانە ئەڵێن ئەو هاوڵاتی خۆشەویستانی کە بژێوی ژیانیان لەسەر سامانی ماسیە ئاگاداریانمان کردوێتە ئەو تۆڕانەی کە ڕاوی پێکەن شاشی تۆڕەکە نابێ لە 8 سانتیم کەمتر بێت لەبەروی ماسی وردی پێبێ هەم ئەوان ئیسپادەی لە ناکەن و سوودمەند نابن لێی هەم ئەوەی زەرەر بە سامانی ماسی ئەگەێنێ لە هەر کاتێکا بێ لە ئەم سێ مانگەی ئێمە قەدەغەمان ڕاگەیانەوە دیارە بە قوڵاب بێ بۆ هەر شتێک بێ دیارە ئێمە بە سەرپێچیە زانین و ئەو سەرپێچی کارانە دەستگیرێکەکەم بڕوو یاسایەکەینەوە